فیلمەکانی بەهمەنی قوبادیش هەندێک لە فیلمەکانیە سێرەکەی هەمان شێوازکاری کردووە. دیارە لە فیلمی ساتێک بۆ مەستی ئەسپەکان کاتێک کە ئەو منداڵە بۆ هەموو هێز و توانایەوە ئەبینی کە بەرە و ڕووی ئەو سروشت و ئەو بارودۆخە سەختەی ژیانی خۆی بێتەوە هەستەکەی هێزێکی خواوەند هێزێکی ئاسمایی لە پشت ئەم منداڵەوەیە کە هێزێکی ئەفسانەیە و لە دەرەوەی ڕاستی و واقعگەراییەوەیە. من ئالێرەدا هەوڵەیەم کە کۆتایی بە بابەتەکەم بێنم بە چەند ڕستەیە کۆتایی پێبێنم و کۆی بابەتەکەم لەما کۆبکەمەوە کە فیلم پێکهاتەیەکە لە هونەر و تەکنۆلۆژیا و زانیاری بابەت و کارکتەر و چیرۆکەکانی لە مەودا و پانتایی و دنیا ئەندمینیەکی ڕیالیزدا دەگوزارێ و بە بنیادێکی دینامیکی و سروتێکی ئەندێشەیی پشتبەستوو بە ئەفسانە داڕێژراوە. بۆیە هەر فیلمێک ڕگر و وابەستەی ئەم پێک هاتە سینەماییە بێت و دەوڵەمەند بێت بە ئاماژە ئەفسانەیەکانی لە نێو ئەتمسفۆر و ڕووداوی ئەندێشەیی و فەنتازیدا گوزەر بکات، لە کایەکانی ژیان و ڕیالیستدا بێت، بێشک ئەو کارە ئەو فیلمە کارێکی سینەمایی تەواو و پڕ لە ئەفراندنە. بەڵام گەر دەرهێنەرێکی هۆشیار و شارەزا و ڕۆشنبیر و پشتبەستووی لە پشتی وەستا بێت و پشتبەستوو بێ ئەم دەرهێنەرە بە کایە ڕۆشنبیریەکانی مەعریفەت و فەلسەفە و لە هەمان کاتدا بە دەستیەوە کۆمەڵێک لە زانیاریی تەواوی هەبێ لە بواری تەکنۆلۆژیای فیلمدا. ئەگەر لەم پرسیاری کاک حەمەسوارەوە دەست پێ بکەم ئەڵێم فیلمەکانی شەوکەت ئەمین دەچێتە کام فۆرمی سینەماییەوە؟ دیارە فیلمەکانی شەوکەت ئەمین دەچێتە فۆرمی فیلمی ڕیالیستیەوە تا ڕادەیەکی زۆر لە پشتبەستوو بە خەیاڵ. یعنی شەوکەت ئەمین یەکێکە لەو دەرهێنەرە بەتوانانەی سینەمای کوردی کە لە زۆرێک لە فیلمەکانیان فیلمی واقعی ڕیالیستین لە هەمان کاتدا خەیاڵیش دەورێکی کاریگەری هەیەتیایە و پشتبەستووە بە خەیاڵ و فیلمەکانی تا ڕادەیەکی باش جێگەیەکی داریان هەیە لە پانتایی سینەمای کوردیە. تابان یاسین ئەڵێ فیلمەکانی هونەرسەریم دەچنە ژێر کاریگەری چ قوتابخانەیان فۆرمێکی سینەماییەوە؟ هونەرسەریم دیارە لە زۆرێک لە فیلمەکانیە ئەمیش بە هەمان شێوە لەچێتە فۆرمی فیلمی ڕیالیستی خەیاڵیەوە. هونەرسەریم ئێمە دیارە چەند دەرهێنەرێکی کوردمان هەیە کە جێدەست و کارەکانیان دیارە لە بواری بەرهەمهێنانی سینەماییە. یەکێک لەوانە هونەرسەریمە لەو فیلمەکانیدا زیاتر پەنای بۆ خەیاڵ بردووە لە سیاقێکی واقعانە بە هەمان شێوە کارەکانی ئەم لەم شێوازە کارکردنیان تێپەڕبم. کاک عوسمان شارباژێڕی ئەڵێ فیلمەکانی تەهای کەریمی چ فۆرمێکی سینەمایی هەیە؟ فیلمی کوردی بە شێوەیەکی گشتی لە ستایلی ڕیالیستیا تێپەڕی نەکردووە، پەنای بردووە بۆ خەیاڵ. کۆمەڵێک دەرهێنەر هەیە لە ناو فۆرمی ڕیالیزمیە لە هەندێ لە شێوازی کارکردنیان پەنایان بردووە بۆ خەیاڵ. دیارە تەهای کەریمیش یەکێکە لەو دەرهێنەرانەی کە جێدەستی دیار بوو لە سەر ئاستی سینەمای کوردیا لە فیلمە جوانەکانی کوێستانی قەندیل و کوێستانی سپی و کۆمەڵێک لە فیلمانەی ترکە چەند فیلمێکی کەمی و بەداخۆش ژیان بواری نەدا کە بەردەوام بێت جێدەستی دیار بوو زیاتر فیلمەکانی فیلمی ڕیالیزمین هەمن گوای و من ئیشارەتم بۆیە وتم ژمارەیەک دەرهێنەرمان هەیە کە ئەگەر دواتر ئەتوانی سەیری لایڤەکە بکەیتەوە دیارە ئەمێنێتەوە. من ئیشارەتم بۆیە کە وتم هەندێک لە فیلمەکە هەندێک دەرهێنەرمان هەیە کە خاوەنی خەیاڵن، بەڵام بە شێوەیەکی گشتی فیلمی ئێمە خەیاڵی تیا بەرجەستە نەبووە، خەیاڵ مردووە. زۆرێک لە کارەکانی ئێمە لە مێژووی سینەما یعنی من خۆ ناکرێ بەڵام هەموو ئێمە کەسانێکی وەکو بەهمەنی قوبادی فیلمەکانی وەکو ئێستا باسمان کرد شەوکەت ئەمین هونەرسەریم ئەمانە دیارە کاری باشیان کردو و خەیاڵتیا کاریگەر بووە، بەڵام بە شێوەیەکی گشتی فیلم لە وڵاتی ئێمە فیلمی خەیاڵی نییە، فیلمی لە دەرەوەی خەیاڵ کاری کردووە
و خەیاڵ زیندوونیە خەیاڵ مردووە لە فیلمەکانمانە تا ڕادەیەکی زۆر. هەمسوار ئەزیز ئەڵێت من پێم وایە ئەو مناڵی لە فیلمی ساتێک بۆ مەستی ئەسپەکان هێزێکی ئەفسانەیی نییە، چونکە ئەوە واقعیە، واقعەکە لە ڕۆژهەڵات و ئێستاش دەیان مناڵ وەک کۆڵبەر هاوشێوەی ئەو مناڵە کار دەکەن و بەرەنگاری سروشت و ئەو دەسەڵاتەی ئەوێ دەبنەوە. ڕای ئێوە دیارە بۆ من و تۆیەکی کورد ئەمە حاڵەتێکی ڕەنگە ئاسایی بێت، بەڵام بۆ بینەرێک دیارە فیلمی ساتێک بۆ مەستی ئەسپەکان خەڵاتی گەورەی لە فیستیڤاڵی کان بەدەستێنا و لە دنیای پەخش کرا و یەکێکە لەو تاکە فیلمانەی کە لە سەر ئاستی دنیا پەخش کراوە. بۆ بینەرێکی کورد ڕەنگە تا ڕادەیەک ئەمە وەکو تۆ باسی ئەەکەیت شتێکی نۆرماڵ بێ، بەڵام بۆ خۆی ئەمە هێزێکی ئەفسانەیە لە دنیای من، ئەمە کاری مناڵ نییە، کاری گەورەژ نیەمەی کە ئەمانەی کرد، ئەمە هێزێکی ئەفسانەیە لە پشت ئەمەوە. ڕەنگە من و تۆ کورد ئەمە ببینین بڵین لە ڕۆژهەڵات ئەم حاڵات تا ئێستش بەردەوام، بەڵام ئەمە حاڵەتێکی ئاسایی نییە، ئەمە هێزیەکە کە هێزی مرۆڤی ئەمانەیکن لە دەرەوەی تواناکانی مرۆڤە، بە تایبەتی لە دەرەوەی تواناکانی مناڵە، بۆیە ئەچێتە خانەی خەیاڵی ئەفسانەییەوە، یان هێزێکی ئەفسانەی لە پشت ئەم کارکتەرەوەی هەیە و بینەری غەیرە کورد کاتێک کە ئەمە ئەبینێ هەست بەوە ئەکا کە ئەمە ئەفسانەیە، کە ئەمە ڕاستی نییە. دیارە من و تۆ ئەزانین کە ئەمە ڕاستیە، دیارە ئێمە ئاگامان لێیە کە ڕۆژانە ئەمە دووبارە ئەکرێتەوە، ئەمە هەیە. بەهمەنی قوبادی ئەگەر ئێمە سێرکەین زۆرێک لە فیلمەکانی بە زمانی کوردی و بە جلوبەرگی کوردی و بە شێوازی کوردیە، گرنگ نییە لە فیلمی کوردی بە شێوەی گشتی ئەچێتە خانەی ئەو وڵاتەی کە لێوی بەرەم هاتووە ئەمە، بەڵام وەکو فیلمی کوردیە، ینی فیلمەکانی بەهمەنی قوبادی فیلمی کوردین، باز لە کێشە و گرگفتەکانی کۆمەڵگەی ئێمەکە، باز لە خەونی مرۆڤی کوردەکە، باز لە ئارێشەکانی ئێمەکە، بۆیە لە سینەمای ئێرانیە بەهمەنی قوبادی خۆشی تا ڕادەیەکی زۆر کاریگەری سینەمای ئێرانی بەسەرەوە، بەڵام فیلمەکانی فیلمی کوردین و لە ناوخانەی سینەمای کوردیا جیانە بێتەوە. میرزا عەلی ئەڵێت من پێم وایە کە فیلمێک خەیاڵی بوو بۆ قازانجێکی خەیاڵیە، بەڵام ئەگەر سەیری فیلمی پرۆلیتاری یان سۆشیالیستی بکەین بێ قازانجە، چونکە واقعیە. ئایا وایە؟ هەموو فیلمێک لە دنیاە بۆ قازانجە بە بڕای من. ئەو فیلمانەی بۆ قازانج نییە تا ڕادەیەکی زۆر ناتوان فیلمی سەرکەوتوو بن. فیلم خۆی پرۆسەیەکە، پرۆسەیەکی بازرگانی گەورەتیای ڕۆڵە بینێ، هەر فیلمێک بێ. فیلم ئەگەر نەچوە خانەی قازانجەوە تا ڕادەیەکی زۆر ناتوانێت سەرکەوتوو بێ. ڕەنگە هەڵگری فکرەیەکی ئایدۆلۆژیایەکی دیاریکراو بێ کە ئایدۆلۆژیایەکی ئینسانی بێ، بەڵام لە ڕووی هێز و تواناوە ئەو هێز و توانایی نابێ کە فیلم هەیەی. هەر ئایدۆلۆژیاگە من دیاری ناکەم پرۆلیتاریایە هەر ئایدۆلۆژیا، دیارە ئایدۆلۆژیا جیاواز هەیە لە فیلمە، بەڵام فیلم بە شێوەیەکی گشتی پێویستە بەشێک لە کارەکانی قازانج بێ، چونکە بەشێکی گەورەی سینەما بازرگانیە. بەبێ بازرگانی سینەما ناتوانێت سەرکەوتوو بێ. یەکێک لە کێشە گەورەکانی سینەمای ئێمە سینەمایەکە قازانجی نییە، بازرگانی لە پشتەوە نیە، بۆیە نەیتوانیوە تەشەنە بکاو بەرەو پێشەوە بڕوە.